کەماوی تەنگی بە دانیشتوانی سلێمانی هەڵچنیوە. زۆربەی گەڕەکانی شارەکە لەم هاوینەدا گرفتی کەمی ئاوی خواردنەوەیان هەیە و هاوڵاتیان بازدەوە دەکەن زیاتر لە 8 ڕۆژە ئاوی خواردنەوەیان بۆ نەهاتووە و تەنانەت بە تەنکەریش دەست ناکەوێت بیکڕن. تەنێکە بێ ئاون لە جمعەکەی تر ئاو نهاتۆتەوە. لە جمعەکەی ترەوە؟ ئەرە بەخوا. ئەی چیەکەن بەبێ ئاوی؟ وەڵڵاهی ئەوتە لە ماڵان دبەدبەیەنی خۆ ئاگای لێ دوێنێ لەو ماڵە ڕام کێشاوە ئەوەی کە بۆیە سوورەکە بە پێشەوەیەکی. سۆندەکەشم لە توپە بەو کەسەی خەڵکی لێو ڕام کێشاو بۆ بەشی دوا ئەو بەرمیلە سوورەکەی دیارە ماڵی ئێمە لایەوە چاوەڕێ ئەو شۆفڵم. چی بکە شۆفڵەکە بۆت؟ ئەو بەرمیلم بۆ هەڵباتە سەر و بەرمیلێکی تر بێن بە خوارەوە شکاوە ئەڵەن ئاو بێتەوە. تەلەفۆنم بۆ بۆ دە میراکلۆ بە دە قورعان هەمیەڵە بەرناکەوێت. ئەپارڕێنەوە ئاو بێتەوە سوێن بەڵات 5,000مان کردو بە خێر ئیمشەکتومانە بەس بێتەوە ئەم جارە بەلوعەکەی مازەکەم. ئەنە محتاجن ئەم. ئەرە وەڵا کوڕە گەورەکەم. ئەگەر تەنکەرێ بکڕم بە چەندێک کڕم؟ وەڵڵاهی تەنکەری هەتام دوو هەفتەی بۆشوی کرد لە بە 30 بوو بە 20 بچوو بەس سازم ئەزام گرانترە لەبەرەوەی کەمە. لەبەر باشە بۆ نیە ینی بیکڕن بە پارەش نییە بیکڕن؟ نییە بەخۆ ناڵم دوێنە وەقا تەلەفۆن بۆ 6 تێکردن ئەڵێن نییە نییە. کێشەی کەماوی زیاتر لە مانگێکە لە سلێمانی سەری هەڵداوە و گرفتەکەش لە تۆڕی ئاوی دوکان سلێمانیە و لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا نەیانتوانیوە ئەم گرفتە چارەسەر بکەن. بەشێک لە هاوڵاتیانیش بۆ هۆیەوە شارەکەیان بەرەو لادەکان جێهێشتووە. بیکڕن بە بسمێنسە؟ بەخوا ئەبێ سێ ڕۆژ جارە سەرە بنووسی دەستی ناکەوێت. ئێوە چەند ڕۆژەوە ئاوتان نییە؟ لە جمعۆنی هاتووە. لە جمعەوە؟ بەڵێ. ئەتوانین بۆ شاباژە بێبێ ئاوی چی بکەین؟ ینی سلێمانی چۆڵکە؟ ئەی چی بکەین؟ ئەرە وەڵڵا. ینی تەقریبان چەندێک بێت؟ بەس ساوەڵا ماوە دەمێکەوەیان لێ کردی. جاری واچێتە 5 و جاری واچێتە 6 و پێیام چەندین جار پەیوەندی با بەڕێبەراتی ئاوی سلێمانیەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. ئێستا گرفتی هاوڵاتیان تەنها ئەوە نییە ئاویان بە بۆری پێناگات بەڵکو بەهۆی زۆربوونی خواز لەسەری کڕینی ئاوی بازرگانی لە ڕێی تەنکەریشەوە بە ئاسانی دەست ناکەوێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.